ئەم کاتان باش هاوڕێیان بە پێویستم زانی جارێکی تر لەسەر قۆناغی دیالۆگی نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیا ئیتر بە دوور و درێژی بە شێوەیەکی بەرفراوان قسە بکەین ینی بە ئەوەی لە کۆتایی دەمەوەی بڵێم بە دێڕێکی یانیش ڕستەیەکی لە سەرتاوە بڵێم ینی سەرباری ئەوەی کە لەلایەن زۆر کەسەوە گومان و ئیتر بێباوەڕی لە بەرامبەر پرۆسەکەدا لە ئارادایە بەڵام ئەوەی من دەیبینم وەک کەسێک کە چەندین ساڵە چاودێری سیاسەتی تورکیا دەکەم ئاکتۆرە سیاسیەکانیان لە نزیک و دوورەوە باش باش دەناسم بە پەکێکەشەوە ئیتر من قەناعەتم وایە سەرباری هەموو گومانەکان سەرباری هەموو ناکۆکیەکان سەرباری هەموو پارادۆکسەکان کە پارادۆکسی زۆر زۆر گەورە هەن بەڵام هەتاوەکو ئێستا دیالۆگی ئاشتی لە نێوان ئیمرالی و دەوڵەتی تورکیادا زۆر باش بەڕێوە دەچی هەتاوەکو ئێستا من کۆسپێک کێشەیەک نابینم بۆیە دەمەوێت بە پێچەوانەی ئەو ڕایەی کە بە تایبەتی لە سوسیال مێدیاکاندا هەیە ویانیش هەندێک دژە ئارگومنت لە بەرامبەر ئەوانەی ئەو دوولایەنەی کە لایەنگری پرۆسەی ئاشتینین وا دیارە دوولایەنەکە هەم لە ناو کوردەکاندا هەیە ناڵێن بەتەنیا پەکێکە لە ناو کوردەکاندا هەیە و هەم لە ناو بەشێک لە پێکهاتەکانی دەوڵەت و پێکهاتەکانی تورکیشدا هەیە ئیتر بۆیە لەو بەرنمەیەدا بە دوور و قۆڵی بە شێوەیەک کە چەندین ئارگومنتمان لەدەستدان ئیتر باس لە بابەتەکە دەکەین بەڵام سەرەتاوەکو هەموو جارێک چاوەڕێمەکەن تکایە ئەوانەی کە نەبوونە ئابۆنا تکایە ئابۆنەی بکەن لایک بکەن و لە هەمان کاتدا ئیتر ئەگەر بە وشەیەکیژوی کۆمنتێک بنووسن ئەمە سوودی بۆ من دەبێ و تەماشەوان و بینەران زۆر زۆر زیاتر دەبن ئەوانەی کە ئەو شتانی کە ئێمە لێرە باسییان دەکەین لەبەر ئەوەی من کەسێکی بێلایەنم سەر بەخۆم و گرنگی بە پۆپیلیزم و هەستی لایەنەکان و حتا هەستی کۆمەلگاش نادەم یعنی لەو بارەیەوە هەوڵەدەم بە شێوەیەکی زانستیانە ئیتربیر و بۆچوونی خۆم لەو بارەیەوە دەرببڕم بۆیە تکایە هەوڵ بدەن یارمەتیمان بدەن باشترین یارمەتیش ئەوەیە کە ڤیددیۆکانمان شێر بکەن و بە تایبەت لە ڕێگای مەسینجەر دەبێ و یانیش لە ڕێگەی هەر ئامرازێکی دیکەوە دەبێ بە دۆست و هاوڕێیانتان بگەینن بۆ ئەوەی ئەوانیش گوێی لێ بگرن ئەم شتانەی کە لێرە باسی دەکەین لە تەلەڤیزیۆنەکاندا زۆر بەکەم باز دەکرێت بە شێوەیەکی دیکە باز دەکرێت هەروەکو دەزانن ئیتر ئەم پرۆسەیە لە کۆتایی ساڵی ڕابردوودا هاتە ئاراوە لەلایەن دەوڵەت باخچەریەوە و ئەمە بێگومان سەرەتایەکی زۆر زۆر سەیر بوو چونکە ئێمە بێگومان پێشتر لێدوانەکانی دەوڵەت باخچەلیمان بینیون پێشتر هەنگاوەکانی دەوڵەت باخچەلیمان بینیون کە بربەست بۆ لە بەرامبەر چارەسەرکردنی کێشەی کورد بەڵام ئێستاکە تابلۆیەکی تەواو جیاوازتر دەبینین و ئەمەش لە 1 ئۆکتۆبری ساڵی 2024دا هەتاوەکو ئێستا درێژەی هەیە تەنانەت دەوڵەت باخچەلی کە لە نەخۆشخانەش بوون نەشتەرگەیەکی زۆر زۆر گەورەی بۆ کرابوو ئیتر لە نەخۆشخانەشەوە نەدەوەستا لەوێشەوە لە ڕێگەی نووسینەوە ئیتر بابەتی وهای دەنووسین و ئەم قۆناغا لە دوای 19 مانگی ڕابردوودا کاتێک کە حکوومەتی ڕەجەب تەیب ئەردۆغان ئۆپەراسیۆنێکی زۆر زۆر گەورەی ئەنجامدا لەسەر دەوروبەرانی جەهەپا و سەرۆکی گەورە شارەوانی ئیستانبول ئیکرەم ئیمام ئۆغڵو دەستگیر کرا لەگەڵیدا نزیکەی 115 کەس دەستگیر کران و لەو 115 کەسانە بەشێکی زۆریان ئیتر سربەست کران و ئیکرەم ئیمام ئۆغڵو هەتاوەکو ئێستا لە زیندانیش بێ بەڵام تەماشا دەکەین لەم لەولا ئیتر دەنگۆ و بانگەوازی و قسە هەن کە ئیکرەم ئیمام ئۆغڵوش ئیتر بە شێوەیەک لە شێوەکان سربەست دەکرێوەیانیش پرۆسەکەی ئیتر خێرایی پێدەدرێ و ئەمانە هەمویان بابەت گەلێکن کە پێویستیان بە هەڵسەنگاندنی نوێ هەیە
بەر لە هەر شتێک خۆشتان دەزانن کێشەی پەکەکە نەوەکو کێشەی کورد کێشەی پەکەکە بە تەنیا زیاتر لە 40 ساڵە بە تونند و تیژیەوە بەڕێوە دەچێ و دەوڵەتی تورکیا لە ئێستاوە ڕوبەڕووی قەیرانێکی زۆر زۆر گەورەی ئابووری دیپلۆماسی و ئاسایشی بۆتەوە و لە ناوخۆیەدا ڕوبەڕووی قەیرانی مەشروعیەت و برسیبوون و لە هەمان کادا حقوقیش بۆتەوە یعنی دەوڵەتی تورکیا بە تایبەتی ڕەجەب تەیب ئەردۆغان ئێستا کە هیچ مەشروعیەتێکی لەدەستدا نەماوە تەنانەت شتی هەری سیر کە لەم ڕۆژانەدا بووە بابەتی مێدیاکاندا مۆنتەزەر تورکۆنە کە سۆسیۆلۆغێکە کەسێکی ئەکادیمیە و زۆر زۆر نزیکە لە مەهەپە و دەوڵەت باخچەلی بەڵام لە هەمان کاتدا کەسێکە کە بەردەوام لایەنگری چارەسەری کێشەی کورد بووە یعنی بە پێچەوانەی ئەو ڕوانگەی کە لە مێدیاکانداوەیانی مێدیا کوردیەکانداوەیانیش لە سوسیال مێدیای کوردی هەیە وەکو بڵێ لایەنگرانی مەهەپە هیچ کەسیان تێدا نەبێت کە لایەنگری کێشەی چارەسەرکردنی کێشەی کورد بن ئەمە شتێکی وا لە ئارادا نییە لە ناو ئاک پارتیش وهایە و لە ناو جەهەپەش وهایە ئیتر لە ناو دەم پارتیشدا ڕنگ بێ هەموو کەس لایەنگری کێشەی کورد نەبێ هەروەکو دەبینین لە مێدیاکاندا ئێستاکە کە سری سوڕیا ئۆندەر زیاتر لە 20 ساڵە 15 ساڵە نەخۆشی دڵی هەیە چەندین جار کەوتۆتە نەخۆشخانە بە حەبوو دەرمان بەڕێوە دەچێ و پێشتر چەندین جار گوتوویەتی کە هەر گوشارێک لە بۆی بێ و ئەتوانێت دڵی بوەستێنێ ئێستاکە لە سەردەمێکدا کە ئەو نەخۆش کەوتووە تەماشا دەکەی لە سوسیال مێدیاکانی کوردیدا بە تایبەتی و پەکەکەش لە ناوتا بێگومان تەماشا دەکەین لەوێدا باس لەوە دەکرێت کە گوایە ئەمە ژەهر خواردو کراوە باشە سری سورەیە ئۆندەر کە کەسێکە بە تەنیا پەیام دەبا و پەیام دەنێری بێگومان ڕۆڵێکی کاریگەری هەیە جێگیری سەرۆکی پەرلەمانی تورکیایە چونکە دەم پارتی سێمین پارتیە و لە هەمان کاتدا کەسێکی تورکمەنە زمانێکی سازشکار و متتەفیقانەی هەیە یعنی دەتوانێت لایەنە ناکۆکیەکان بە گوتارەکانی بە گاڵتە و گەپەکانی بە پێکەنین ئەتوانێت نەیارەکان نەرم بکە لە یەکتریان نزیک بکاتەوە و کەسێکی خۆشەویستە لەناو کۆمەلگای تورکیادا لە هەمان کاتدا کەسێکە کە دەستی نووسین و شەعر و شانۆگەری و فلیم و سینەماشی زۆر زۆر هەیە ئیتر کەسێکە چەپە لە بنەماڵەیەکی چەپی تورکمەن هاتۆتە دنیاوە و بەو شێوەیە کەوتوتە ناو سیاسەتی کوردیەوە تەماشا دەکەین لەو سەروبەینەدا ئیتر ئەوانەی کە لایەنگری چارەسەری نین و ئەمانەی نان و پیاز بە شەڕەوە دەخۆن بەبێ ئەوەی خۆیان ویانیش منداڵەکانیان بنێرنە شەڕ ویانیش ئیتر لە بواری ئابووریەوە هاوکاریەکی ئەو شەڕە بکەن دەچن بە تەنیا لەسەر سوسیال مێدیاکاندا و لە کاتێکدا ئەمانە هەر هەمویان زۆربەی زۆریان لە دەرەوەی وڵات دەژین لە ناو ئاپارتمانت و ڤیلای خۆشخۆشدا دەژین ژیانیان مسۆگەر هیچ کێشەیەکیان نییە بەڵام بەو تیۆریە گەلە کۆمانە کە بنەمایەکی زانستی نییە هەوڵ دەدەن ئەم چارەسەریە بێمانا بکەن و لە هەمووشی پارادۆکستر ئەمەیە کە بەشێک لەمانە لایەنگری ئۆجەلانیش ئەوە لە کاتێکدا کە ئۆجەلان دەبینین لە هەموو گوتارەکانیدا هیچ شتێکی لە بۆ پەکەکە نەهێشتۆتەوە تەنانەت لە دیداری دواییدا دوایی عومەر ئۆجەلاندا یعنی دیداری دوایی بنەماڵەدا ئیتر عومەر ئۆجەلان ڕادەسپێرن بۆ ئەوەی بەڕێز ئۆجەلان بڵێ کە دەوڵەت گەڕەنتی نادا بۆ ئەوەی کۆنگرە ببەسترێ یعنی مەبەستی کۆنگرەی پەکەکێ چونکە ئۆجەلان داوای کردووە پەکەکە کۆنگرەی خۆی ببەستێ و پەکەکە هەڵ بووە شێنرێتەوە و چەک دابنێن
ئیتر ئۆجەلان لەوێدا بە ئاشکرا بە ڕوون و ڕاشکاویڵێ هیچ کەستان چاوەڕێی دەوڵەت مەکەن، چاوەڕێی منیش مەکەن، خۆتان ئاسایشی خۆتان مسۆگەر بکەن و کۆنگرەکەتان ببەست. ئیتر ئەمە گوتاری هەری دوایی ئۆجەلانە لەگەڵ بنەماڵەکە لامان کاتدا دوێنێ پەروین بوڵدانیش لەگەڵ پارێزەرەکەی ئۆجەلان ئەمجارە سەردانی ئیمڕانی کرد وا دیارە لەبەرەوەی سری سووریا ئۆندەر هەتاوەکو ئێستاش لە ژێر چاودێری وردی پزیشکیدایە هەرچەندە تەندروستەکەی بەرەو پێش دەچێ ئۆپەراسیۆنەکە یعنی نەشتەرگەریەکەی سەرکەوتوو بووە هەتاوەکو ئێستا کێشەیەکی زۆر زۆر گەورە نییە بەڵام ئەوە مانای ئەوە نییە چونکە نەخۆشی دڵ بە خۆتان دەزان نەخۆشی دڵ نەخۆشیەکی مەترسیدارە مانای ئەوە نییە ژیانی لە مەترسیدا نییە لە بۆ هەندێک سەردانی لەو سەردانەدا بەشداری پێ نەکرا بەڵام سەردانی پێکردنی پارێزەری ئۆجەلان لەگەڵ پەروین بوڵدان شتێک دەگەینێ ئەویش ئەوەیە ئایا لە بواری حقوقیدا لە بواری یاساییدا گۆڕانکاریەک دەکرێ یان نە دیارە لێرەدا سەردانی پارێزەرەکەی کە پارێزەرێکی زۆر زۆر بەهێزە و زۆر زۆر شارەزایە لە یاسا نێودەوڵەتی و یاساکانی تورکیادا لەوێدا ئیتر تەماشا دەکەین بەشداری پێدەکرێ و دوای گەڕانەوەی پەروین بوڵدان لێ دوانێکی وای بۆ چاپەمەنی نەدا بە تەنیا باسی لە نیگەرانیەکانی بەڕێز ئۆجەلان کرد بۆ سری سوریا ئۆندەر کە ماوەیەکی دوور و درێژە ئیتر بە تایبەتی لە 12 ساڵی ڕابردوودا شەو ڕۆژی کۆکردۆتەوە سەر یەک ئیتر خەویلی لە خۆی حرام کردووە و کەس زۆر بە دەستپاکانە زۆر بە ئەمانەتەوە ئیتر هەوڵی داوە ئاشتی نێوان دەوڵەتی تورکیا و کوردەکاندا بەرقەرار ببێ بابینە سەر دەوڵەت باخچەلی و هەروەکو لە سەرەتادا باسم کرد منتەزەر تورکۆنە لە دیدارێکی تەلەڤیزیۆنیدا لە بۆ مێدیاسکۆپ کە تەلەڤیزیۆنێکە لە ڕێگای یوتیوب ئیتر پەخش دەکات و تەلەڤیزیۆنێکی متمانە پێکراوی ئۆپۆزیسیۆنە تورکۆنە لەوێدا ئیتر چەند بابەتێک باس دەکات ئەو بابەتانەش پەیوەندیان بە جیاوازی بیرۆڕای نێوان دەوڵەت باخچەلی و ڕەزەب تەیب ئەردۆغانەوە هەیە و ئەمانە لە ناو سۆسیال مێدیای تورکیادا ئێستا کە گفتوگویەکی زۆر زۆر گەوریان دروست کردووە ئایا لە سەرەتای پرۆسەکەدا دەوڵەت باخچەلین ویستویەتی ئەم پرۆسەیە بەرەو پێش بچێ و ڕەزەب تەیب ئەردۆغان لەگەڵی دانیە ویانیش لە ناوەڕاستی پرۆسەکەدا ڕەزەب تەیب ئەردۆغان نیگەرانە ئایا ئەمە بەرەو پارچەبوونی هاوپەیمانی جمهور دەچێ واتە هاوپەیمانی نێوان ئاکپارتی و ماهەپا لەسەر ئەمانە گفتوگەیەکی زۆر زۆر گەورە هەیە منیش لێرەدا هەوڵەدەم بیر و بۆچوونی خۆم دەربڕم وا دیارە ئاشکرایە کە ئەم دەستپێشخەریە دەستپێشخەری دەوڵەت باخچەلیە و لێرەدا گفتوگویەکی ویانیش پرسیارێکی وە ئەکرێ بوروژێن ئایا دەوڵەت باخچەلی ویانیش دەوڵەت باخچەلی من بە تەنیا بە دەوڵەت نازانم بەڵام من پێم وایە دەوڵەت باخچەلی یەکێکە لەوانەی کە پەیوەندی لەگەڵ دەوڵەتەوە هەیە پیاوی دەوڵەتە نەک پیاوی سیاسەتە مەبەست لە سیاست نەک پیاوی دەسەڵات و حکوومەتە و لە هەڵبژاردن سەر بکەوێ ویانیش بدۆڕێنێ پەکی ناکەوێ هەر ئەتوانێ بمێنێتەوە بە پێچەوانەی ئاکپارتی لێک هەڵبژاردندا سەر نەکەوێ ویانیش ئەردۆغان لێک هەڵبژاردننی سەر و کۆماریدا سەر نەکەوێ ئاکپارتی پارچە دەبێ 24 سعات ناخایانی ئاکپارتی تێک دەچێت بەڵام دەوڵەت باخچەلی لە مێژوودا چەندین جار لە هەڵبژاردندا نەیتوانیوە بربەستی هەڵبژاردن تێپەڕێنێ بەڵام هەر ماوەتەوە وە کاریگەریشی ماوەتەوە پەیوەندێکی زۆر باشی لەگەڵ دەوڵەت و لەگەڵ بیرۆکراسی یاسایی بیرۆکراسی و ئاساییشەوە هەیە بیر و بۆچوونەکانی پێشووی هەمووی لە ڕوانگەی ئاساییشە بوون بەڵام ئێستا کە پرسیارەکە ئەوەیە ئایا دەوڵەت باخچەلی بیر و بۆچوونەکانی لە ئاساییشەوە دەگۆڕدرێن بۆ گۆڕینی پێک هاتەی دەوڵەت
یان من لەمەدا گومانم نییە کە تۆزێک گۆڕانکاری هەیە و ئەم گۆڕانکاریانە مەرج نییە پەیوەندی بە کەسایەتی باخچەلیەوە هەبێ، پەیوەندی بە گۆڕینی کەسایەتی باخچەلیەوە هەبێ، پەیوەندی بە نیازپاکی دەوڵەت باخچەلیەوە هەبێ. لە سیاسەتدا هەموو جارێک لەسەر بنەمای گۆڕینی کەسەکان و گۆڕینی بیرۆڕا ویانیش گۆڕینی نیاز لە نیاز خراپیەوە بۆ نیازپاکی گۆڕانکاری ڕوونادا، بەڵکو کۆمەڵێک فاکتۆر و ئاکتۆری ناوخۆیی و دەرەکین ئیتر لە وڵاتێکدا وا لە سیاسیەکان دەکا وا لە بەڕێوەبەرانی دەوڵەت دەکا کە بیر لە گۆڕانکاری بکەنەوە. دەوڵەتیش لە ناودا، یاساش لە ناودا، دیموکراسیش لە ناودا، ئاساییشش لە ناودا، دیکتاتۆریەتش لە ناودا. هەموو ئەمانە دەبێ بەڕای من بەو شێوەیە لە یەکتری جیا بکەینەوە. ئەو دەست پێشخریەی باخچەلی بە نەخشە ڕێگای تایبەت کە پێشکەشی کردووە بێگومان جیامان دەکاتەوە لە پرۆسەکانی چارەسەری ململانێ نێودەوڵەتیەکانی نێوان ئەفریقای باشوور و کۆڵۆمبیا و ئیرلەندا و ئەمانە مەرج نییە هەمویان وەکو یەک بن. بۆیە هەندێک جار کەسانێک بە تایتڵی ئەکادیمی وانش بە تایتڵی سیاسی و سۆسیۆلۆژیەوە دەبینم کە لە چوارچێوەی ئەو نمونانە هەوڵەدان لە بابەتەکە بگەن، بەڵام مەرج نییە تۆ بتانی هەموو شتەکان لەو چوارچێوەیەدا شی بکەوە. لە هەر وڵاتێکدا، لە هەر کۆمەڵگایەکدا، لە هەر بزوتنەوەیەکدا کاراکتەر و ناسنامە و هەڵ و مەرج و سۆسیۆلۆژی تایبەت بەخۆی هەیە. ئیتر ئەو گوتارەی دەوڵەت باخچەلی ویانیش گوتاری دەوڵەت بۆ پرۆسەکە ویانیش بۆ گۆڕینی خیتابی دەوڵەتی تورکیا پێم وایە دەبێ لەو چوارچێوەیەدا لێک بدەینەوە کە لە یەکی تشرینی یەکەمی ساڵی 2024ەوە دەستی پێکرد و لە 31 ئازار 2 نیسانی 2025 و وتارەکانی ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورکیا پەرلەمان لە 22 تشرینی دووەم و 5 تشرینی دووەمی 2024دا ئیتر ئێمە کۆمەڵێک گوتاری دەوڵەت باخچەلیمان لەو بارەیەوە بینین. یعنی لەوێدا لەسەر چەند پرسێک قسە دەکا. یەک چەمکەکانی وەک ڕەزامەندی کۆمەڵایەتی باز دەکا، ڕۆڵی ناوەندی ئەنجومەنی نیشتیمانی گەورەی تورکیا ینی پەرلەمان باز دەکا کە لە دوای گۆڕینی هەری دوایی دەستوری تورکیا دایتە ڕەجەب تەیب ئەردۆغان پەرلەمانی ئەتوانین بڵێن پەکخست سیستەمەکەی گۆڕی لە سیستەمێکی پەرلەمانیەوە بۆ سیستەمێکی سەرۆکایەتی. ئێستاکە باخچەلی بە پێچەوانە باس لە ڕۆڵی ئەو ئەنجومەنە دەکاتەوە. پاشان باخچەلی باس لە پاکێجەکانی دیموکراتیزەکردن و چارەسەری دەکا، پاشان باس لە فراوانکردنی کایی سیاسی دەکا، هەباس لە هاوسەنگی دەسەڵاتەکان دەکا. ئەمانە زۆر زۆر گرنگن. دامەزراندنی بێلایەنی و سربەخۆی دەسەڵاتی دادوەری باز دەکا، گۆڕانکاری لە یاسای لایەنە سیاسیەکان باز دەکا، پاشخانی فەلسەفی و سیاسی ڕوانگەی باخچەلی لە پرۆسەی چارەسەرکردن و داواکاریەکەی بۆ گۆڕینی کۆمار لە سەدەی دووەمدا ئاشکرا دەکا. یعنی ئەوەی دەوڵەت باخچەلی باسی دەکا نەک بە تەنیا شتێکی تاکتیکیە و نەک بە تەنیا پەیوەندی بەوە هەیە باپەکەکە چەک دابنێ و بچێتە ماڵی خۆی و ئێمەش ئۆجەلان لێرە خانوێکی بۆ دەگرین و لە شوێنێکدا دەنێن و هیچ شتێک لە ئارادەین. نەخێر، کۆماری تورکیا لە دوای دامەزراندنیەوە سەر لە نوێ بنیاد دەنرێتەوە. ئیتر ئەم شتە زۆر زۆر گرنگە. ئیتر بە تەنیا بابەتەکە پەیوەندی بە چەک داماڵینی پەکەکە نیە، بەڵکو پەیوەندی بە گۆڕینی پێکهاتەکانی دەوڵەتە کە وەکو وتم ئەو دەوڵەتە ئێستا جگە لە کێشەی کورد لە قەیراندایە، لە قەیرانی ئابووریدایە، لە قەیرانی مەشروعیەتدایە، لە قەیرانی دیپلۆماسیدایە، لە قەیرانی سیاسەتی دەرەوەدایە. تەماشای سووریا بکەن کە شۆڕشە گەورەکە لەوێ ڕوئەدا، مەبەستم ڕۆژ ئاوایە لەوێدا تەماشا بکەن. یعنی پێش 2 مانگ چ شەڕ و ئاڵۆزیەک لەوێدا هەبوو، کەس نەی ئەتوانی سەری خۆی دەربێنێ. ئێستاکە تەماشا دەکەین مەزلوم عەبدی لەوێ پیاسە دەکا و ئیتر دەنگ و تەق
قۆڕەقی سوپای میلی کە تورکەکان پێدەن واتە سوپای نیشتیمانی سەر بە تورکیا بە هیچ شێوەیەک نەماوە بە هیچ شێوەیەک نەماوە هاوڵاتیان ئەوانەی کە لە عەفرین هەڵاتە بوون ئێستا کە بەشێکیان دەگەڕێنەوە و ئەمانە هەمویان تەماشا دەکەین لە کاتێکدا ڕوودەدەن کە لە سووریادا لە نێوان ئەلشەرع و مەزلوم عەبدیدا ڕێککەوتنێکەیە ئیتر ئەمانە هەمویان بابەت گەلێکی زۆر زۆر گرنگن ئیتر پێگەی دەوڵەت باخچەری بریتیە لە شەرعیەت و گەڕەنتیکردن پێگەی استراتیژی ئەمە باخچەلی لە ڕێگای وتوێژەکانیدا لەگەڵ دەمپارتی و بانگەوازی ئۆجەلان بۆ مەجلیسی نیشتیمانی تورکیا ئەگەرچی ئەمانە لە بواری کردداریەوە ڕنگ بێ بە ئاسانی پێکنێن بەڵام لێرەدا کۆمەڵێک پێیان ئەدا ئیتر گەڕەنتی ئەدا بۆ ئەوەی کە کۆمەلگای کوردی کە لە هەمان کاتدا بێگومان وەکو هەموو کۆمەلگایەکی دیکە کە کێشەیەکی ئەتنیکی هەیە بناغەیەکی ناسیۆنالیستیشی هەیە لە بۆ گۆڕانکاری ئامادە دەکات ئیتر ئەمانە زۆر زۆر گرنگن لێرەدا بێگومان دەمانەوێت ئەمە ئەباز بکەین ئایا هۆکار چییە کە لەو سەردەمانەدا کەسێکی وەکو منتەزر تورکۆنە کە نزیکی دەوڵەت باخچەلیە لە تەلەڤیزیۆنەکاندا بەردەوام باس لە جیاوازی بیرڕا لە نێوان دەوڵەت باخچەلی و ڕەزەت تەیب ئەردۆغان دەکات کە هەردووچیان متتەفیقن ڕەزەت تەیب ئەردۆغان سەرۆک کۆماریانی سەرۆکی دەوڵەتە و دەوڵەت باخچەلیش هاوپەیمانیەتی و لە هەمان کاتدا تەماشا دەکەین هیچ میدیایەک قسەکانی منتەزەر تورکۆنە ئەوە ناکە یعنی ئاعتراز ناکە بە تایبەتی ماپە ئاعتراز ناکە کە بە خۆشی لەو دیداری هەری دواییدا پێش دووسێ ڕۆژ باسی کرد گوتی هەتاوەکو ئێستا هیچ کەس لە لایەنگرانی مەهەپە بەبنیان نەوتووە کاکە تو قسانە بۆ دەکەی ئە قسانە مەکە وا بکە وانەکە هەتا ئێستا شتێکیان بە من نەگوتووە بەڵام ئەمن پێم وان نییە لە سەرەتای پرۆسەکەدا هەتاوەکو ئێستاش هیچ ئاڵوگۆڕیەک لەو بارەوە لە نێوان دەوڵەت باخچەلی و ڕەزەت تەیب ئەردۆغاندا نەبێ شتی وا زۆر زۆر زەحمەتە ڕەجەب تەیب ئەردۆغان کۆنتڕۆلی بەسەر زۆربەی زۆری جومگەکانی دەوڵەتەوە هەیە و ڕەجەب تەیب ئەردۆغان کەسێکە کە ئەگەر لەسەر بابەتێک پرسوڕای پێ نەکرێت تەنانەت ئەگەر ئەو بەدلیشی نەبێ پرسوڕای پێ نەکرێ زۆر زۆر تووڕە دەبێ و عاجز دەبێ و ئەکرێ کێشەی زۆر زۆر گەورە دروست بکە هەتاوەکو ئێستا کێشەی گەورەی دروست نەکردوونە ئەو دیدارانە لە کاتی خۆیاندا هەر هەمویان بەڕێوە چوونە تەنە بە تەنیا گفت و گۆیەکەیە لەسەر پەیامی ئۆجەلان لە بۆ نەورۆز ئەو پەیامە بۆ نەهاتە بەشێکیان ئەڵێن ئۆجەلان خۆی نەیویست و پەیام بدە بەشێکیان ئەڵێن ڕێگەی پێ نەدراوە بەڵام لێرەدا کێشە نییە کێشەکەی کە هەیە بەڵکو ئەمەیە لە کاتێکدا کە ڕەزەت تەیب ئەردۆغان دەستوری بنچینەی گۆڕیوە بۆتە سەرۆکێکی مطلق و ئەو سەرۆکە مطلقە بمانەوە نەمانەوێ لە کاتی کە سەرۆکی مطلق دۆمینان دەبێ حاکم دەبێ باڵادەست دەبێ و دەسەڵاتەکەی مطلق دەبێ بێگومان هەوڵ ئەدا دەست لە هەموو کون و قوش بنەکان وەربدا یعنی بە ئابووری ئیتر سەرمایە و بورژوازی تورکیا بخاتە ژێر مەترسیەوە بیان خاتە زیندانەوە ڕێگا نەدا ئەوان وەکو پێویست گەشانەوە بە ئابووری بدەن دەستوەر بدات لە سیستەمی دادوەری کە دەستی تێوەردەدا دەستوەر بدا لە دیبلۆماسیات دەستوەر بدا لە هەموو ئەو بابەتانەی کە ئەو دەتوانێت دەستیان تێوەربدا بابەتێک هەیە کە ڕەجەب تەیب ئەردۆغان ناتوانێت دەستی تێوەربدا ئەمیش بابەتی ئیسرائیل و ئەمریکایە هەروەکو لە ڕۆژئاوادا دەبینین ئەوەی کە ئیسرائیل و ئەمریکا بیان هەوێ ئێستا کە دەکرێت و ڕەجەب تەیب ئەردۆغان کێشەی نییە لەسەرەوە هیچ کێشەی نییە هەتا دوێنێ دەیان دەگوت تێرۆر گروپ ئێستاکە دەڵێن سەدەگە هەتا دوێنێ دەیان گوت تا یەپەگە گروپی تێرۆریست ئێستا کە دەڵێن یەپەگە
يعني زۆر ئاشکرایە بە تەنیا ئەو ئاعتراضی کاویش لە زاری حاکان فیدانەوە دەبێت ڕێگا بە فدرالی نادەین تەوە ڕێگای پێمەدا بەڵام ڕێگا بە چ ئەدەین ئەو دەرنابڕێ لێرەدا دیارە کە سەبارەت بە ئەمریکا و ئیسرائیل ڕەجەب تایب ئەردۆغان دەستی زۆر کورتەیتر ناتوانێت بە ئاشکرا هیچ شتێک بڵێ لەو بارەیە بەڵام لە بارەی بابەتەکانی دیکە دەستیان تێوەردەدا باشە ئەتۆ لە بابەت لەو بابەتانە کە دەستت تێوەردا و کاردانەوێکی پێچەوانە دەرکەت وەکو دەستگیرکردنی ئیکرەم ئیمامۆغڵو کە ئاکەپە یەکەن پێیان وابوو ئەکرەم ئیمامۆغڵو جەهەپە لە ماوەی 24 سەعادا دەگرن و کۆتایی پێدین و هیچ کەس نایەتە سەرجادە قسەیەک دەرناوەدرێ بەڵام بە سەرۆکایەتی ئوزگر ئۆزەر سەرۆکی ئێستای جەهەپە تەماشامان کرد بەڕاستی جەهەپە توانی لە ڕێگای مۆبیلیزەکردنی کۆمەڵگا و هەموو ئۆپۆزیسیۆن کە زۆر جەهەپە تێدەپەڕێنێ یعنی شتێکی زۆر گەورەتر لە جەهەپە کۆ بکاتەوە لە جادە جاری یەکەم ئیتر بە میلیۆنان کەس کۆ بکاتەوە نەوەک بە بەتەنیا لە ئیستانبول نەوەک بەتەنیا لە ئەنقەرە بەڵکو لەو شارانەی کە بە پایتەخت و ناوەندی ئاکپارتی دەناسرێن جوتیار و کرێکار و فاشیست و دیموکرات و هەمووی کۆ بکاتەوە سەرجادە ئیتر بەمانە ڕێگای لەمەگرت ئیتر ڕنگ بێ ئەوە بێ کە ڕەجەب تایب ئەردۆغان پێشتر پرسێکی بە دەوڵەت باخچەلی کردووە ئێمە کارێکی وا دەکەین و لەو کارەدا سەرکەوتن دروست دەبێ ئەو کارەدا هیچ کێشەیەک بۆ استراتیژی و بۆ پاکێجەکانی جەنابەت دروست ناکە لە دوای ئەوەدا ئەتوانین ڕیفۆرم بکەین بەڵام تەماشا دەکەین کاردانەوەی تێدا دەرکەوت بۆیە دەوڵەت باخچەلی دوای ئەوە 2-3 جار هاتە سەرخەت سەرباری ئەوەی نەخۆش بوو هاتە سەرخەت قسەی کرد ئەمە زۆر گرنگە یعنی ناکۆچیەکە لێرەدا دروست دەبێ ئەوەی کە دەوڵەت دەیویست جێبەجێ نەکرا جێبەجێ نەبوو و ئەمە دەستی پەکەکەشی تا ڕادەیەک بەهێز کرد لە کاتێکدا کە تورکیا خۆی لە خۆیدا لە ڕۆژ ئاوا دەستی کورتە لە بواری دیپلۆماسیدا لەناو قەیرانیشی زۆر گەورەدایە ئەوڕۆپا دەیویست لە بەرامبەر رووسیا لەگەڵ ئۆکرانیادا اتفاقێک لەگەڵ تورکیا دروست بکە هێزێکی سەربازی گەورە دروست بکەن لەگەڵ تورکیادا چونکە ئەمریکا لەو بارەیەوە هیچ چاوەڕوانیەکی لێ ناکرێ بۆ ئەوەی بربەستێک دروست بکە لە بەرامبەر هەڕەشەکانی ئایندی رووسیا لەسەر ئەوڕۆپادا بۆیە ویستیان لەگەڵ تورکیا بکەن بەڵام دوای 19 مانگ دوای دەستگیرکردنی ئیکرەم ئیمامۆغڵو خۆ پیشاندانەکان تەماشا دەکەین ئەوڕۆپاش دەستی لەوە کێشایەوە یعنی ئەوە شکستێکی زۆر گەورەیە لە بۆ تورکیادا تورکیا چەندین ساڵە داهێنان و خەواندن لەسەر ئەوە دەکا کۆمارە تورکیەکانی ئاسیا وەکو کازاکستان و ئەزەربایجان و تورکمەنستان و قرقزستان و ئەمانە هەمویان لە دەوریە کۆ بکاتەوە گوتارێکی تورکیایی دروستکە بەڵام هەر هەمویان ئێستاکە دانیان بە قوبرسی یۆنانینا و دژایەتی قوبرسی تورکیا دەکەن ئەمە زۆر گرنگە و ئەمە شکستێکی زۆر گەورەیە لە بۆ دەوڵەتی تورکیادا لەوە بارەیەوە تەماشا دەکەین یۆنان فڕۆکەی F-35 پێدرا فڕۆکەی F-35 تاوەکو ئێستا لە دەستی تورکیادا نیە لە ئایندەدا دەیبێ نایبێ ئەمەیان دیار نیە و تەماشا دەکەین قوبرسی یۆنانی لە بواری جیۆستراتیژیەوە لە بواری وزەوە بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورە دەبینێت لە جیۆپۆلیتیکی ئێستادا و ئەمە تورکیای شێت و هار کردووە بۆیە لەگەڵ ئەمانەدا کاتێک لە ناوخۆدا قەیرانی مەشروعیەت و قەیرانی دیموکراسی و دروست دەبێ و خۆی لە خۆیدا خەڵک برسیە 3 کەس لە بنەماڵەیەکدا ئەگەر کار بکەن تەنانەت 16 سەعات کار بکەن ناتوانن نانێکی باش پەیدا بکەن بۆ ئەو ماڵە بەتەنیا نانەکە ناتوان پەیدا بکەن من خەڵک دەناسم 3 کەسیان لە ماڵێکدا کار دەکەن ئەڵێن هەتاوەکو ئێستا وەکو پێویست ناتوانین نان بخۆین دەبزانین لەو حاڵەتەدا کاتێک ملیۆنان کەس دێنە سەرجادا بێگومان تورکیا لاوااستر دەبێ و دەستی پەکەکە بەهێزتر دەبێ و پەکەکە ئیتر تۆزێک خۆی داوێتە سەرپشت ئۆپەراسیۆن هەنا لە فلان شوێن تەقیان کرد لە فلان شوێن درۆنە کات لە فلان شوێن گولێکی تۆپ تەقا
ئیتر ئێمە ناتوانین کۆنگرە بستین هەتاوەکو ئێستا ئەمەی دواخست لە بۆ هەندێک لەو بارەوە تەماشا دەکەین بێگومان ئەکرێ لە نێوان باخچەلی و ڕەجەب تەیب ئەردۆغاندا ناکۆچیان بەڵام من پێم وانە ئەمانە بەبێ ڕەجەب تەیب ئەردۆغان بەڕێوە چوو ڕەجەب تەیب ئەردۆغان لە سەرەتاوە ئاگداری ئەم پرۆسەیە بووە بەڵام ئەرکەکەی بە باخچەلی داوە و باخچەلی بە شێوەیەکی دیکە وەکووتم نەوەکو لە ڕوانگەیەکی بەرژەوەندی سیاسی کورتخایانی حیزبێک لە ڕوانگەی بەرژەوەندی دەوڵەتەوە تەماشای بابەتەکە دەکا هەتاوەکو کێشەی کورد چارەسەر نەکرێ ئیتر تورکیا ناتوانێت لە لاواز بوون تێبپەڕێنرێ و کاتێک کێشەی کورد چارەسەر کرا ئیتر پێویستی بە یاسا دەبێ و هەر یاسایەک هەری گۆڕانکاریەکی هەر یاسایی ئەمە وامان لێ دەکا چونکە و کێشەکە بەتەنیا کێشەی کوردە کێشەی ئابووریشەیە گۆڕانکاری یاسایی دەبێ لە بەرژەوەندی ئابووری دابێ هەر گۆڕانکاریەکی یاساییش لە بەرژەوەندی ئابووری دابێ بە لای کەمەوە هەندێک مەرجی دیموکراسی لیبرال فەرز دەکا بۆیە لەو ڕوانگەیەوە کە تەماشای دەکەین تەماشای بابەتەکە دەکەین ئەگەر سەرکەوتوو بێ ڕوانگەیەکە کە پێمان دەڵێ لە ئایندەدا شتی خۆش ڕوئەدەن لە کاتێکدا کە ناسنامەی تیرۆر و ناسنامەی چەک لە پەکەکە بگیرێتەوە و پەکەکە هەڵبووە شێنرێتەوە ئیتر ئەو کاتە تەماشا دەکەین شتێک دروست دەبێت کە مافەکانی گەلی کورد و گۆڕانکاریەکان لەو ڕوانگەیەوە لەو کاتەدا خۆیان فەرز دەکەن تەنانەت ئەمە بۆ ئەکرەم ئیمامۆغڵوش شتێکی وایە لە بۆ جەهپە شتێکی وایە ئەخر خۆی لە خۆیدانە هەر دوای گوتارەکەی دەوڵەت باخچەلی کە دەوڵەت باخچەلی و ئوزگور ئۆزەر سەرۆکی جەهپە خوێن یەکتری فڕ دەکەن ڕۆژانە کفر و جوێن بە یەکتریەدەن تەماشا دەکەین ئوزگور ئۆزەر پشتیوانی لە دەوڵەت باخچەلی دەکەن چونکە لە بەرژەوەندی یاساکاندایە لە بەرژەوەندی یاساکاندایە ئیتر ڕەجەب تەیب ئەردۆغان ناتوانێت زۆر لەمە زیاتر بڕوە و ئەگەر بێت و لەمە زیاتر بڕوا بێگومان مەهەپە و یانیش دەوڵەت باخچەلی بە ئیتیفاقکردن لەگەڵ جەهپە حتا بە ئیتیفاقکردن لەگەڵ دەم پارتی هەڕەشە لە ڕەجەب تەیب ئەردۆغان دەکە ئەمە زۆر گرنگە ڕەجەب تەیب ئەردۆغانیش بەبێ ئاک پارتی ناتوانێت یەک دەقە لەسەر کار بمێنێتەوە یعنی ئەمانە هەمویان قۆناغی نیشانەی سەردەمی ژیانێکی سیاسی نوێن لە تورکیادا ئیتر بەڵام وەکووتم هەروەکو باسم کرد ئەمانە پێویستیان بکاتە و ئەمانە پێویستیان بە کۆمەڵێک گۆڕانکاریە و لە هەر شوێنێکیشدا کاتێک چەک هەبێ شەڕ هەبێ ڕێکخراوێک هەبێ کە لە لیستی تیرۆردابێ ئەتۆ ناتوانانی ئەمانە چارەسەر بکەیت یعنی ئەمە بەتەنیا تایبەت نییە بە دەوڵەتی تورکیادا تایبەت نییە بە دەوڵەتی تورکیادا بەڵکو ئەمە تایبەتە بە کۆی پرۆسەکە لە هەر شوێنێکی دیکە بێ بەو شێوەیە دەبێ تەنانەت لە قۆناغی چارەسەرکردنی ئیرلنداشدا کە ئێمە گوتمان مەسەلەی کورد و مەسەلەی ئێرلندای باکوور لە یەکتری جیاوازن بەڵام لەوێشدا تەماشا دەکەین یەک لە مەرجەکان بێدەنگکردنی چەکەکانە و فڕێدانی چەکەکانە ئەمە قۆناغێکی درێژتری خایەن ڕەنگ بێ ئەمڕۆکە ئەمانە بڵێن هەر هیچ نەبێ کۆنگرەکەتان ساز بکەن بڕیاری چەکدانان و بڕیاری هەڵوەشانەوەی پەکەکە بدەن و دوای ئەوە ئێمە لەسەر ئەوە قسە دەکەین ئەو چەکدانانە چۆن بکرێ قۆناغەکانی چۆن بن ئەوانەی چەکدا دەنێن بچنە کوێ لە بۆ ئەمانە چ گۆڕانکاریەکی یاسایی پێویستە لە بۆ ئەمانە چ گەڕانتێکی یاسایی پێویستە و لە بۆ ئەوەی ئەمانە بکەونە ناو سیاسەت چ گۆڕانکاریەک پێویستە و ئەم چەکانە تەسلیمی کێ بکرێن لێرەدا ئەمانە ئەو کاتە دەکرێن لە بۆ هەندێک لێرەدا من بەڕاستی مەسەلەیەکی وا نابینم کە مەسەلەیەکی وەها ئاڵۆز بێ مەسەلەکە وەکووتم لە هەردوو لایەندا کۆمەڵێک لایەن هەنە
کە ئیتر نان و پیازی خۆیان ویانیش خۆیان بە شەڕەوە گرتووە وەکو بڵێ کە حیزبی سیاسی لە بۆ شەڕ دروست بووە حیزبی سیاسی و شەڕیش ئامرازنین بەڵکو ئامانجە ئەمە لە ناو هەموو حیزبێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە بە پەکێکەشەوە تەماشا دەکەی پارتی دیموکراتی کوردستان تەمەنی چەند ساڵ هەیەکێتی نیشتوانی کوردستان تەمەنی چەند ساڵە پەکەکە تەمەنی چەند ساڵە بەڵام ئەمانە هەر هەمویان حیزبەکانیان لەلا مقدسن کادرەکانیان لەلا مقدسن چەکەکانیان لەلا مقدسن کە لە کاتێکدا ئەمانە ئامرازن ئەو ڕۆهەن سبەی نەبن زۆر ئاساییە و ئەمە مانای بەزاندن و تەسلیمبوون و خیانەتکردن و ڕووخان و ئەم جۆرە شتانە نییە ئەم جۆرە شتانە نییە بێگومان پەکەکەیە کە لەسەر بنەمای جیاکردنەوەی کوردستانی تورکیا لە تورکیا دروست بووە بەلای کەمەوە و چل ساڵ لە بۆ ئەوە شەڕی کردووە ئێستاکە کۆتایی بەو پەکەکەیە بهێنرێ کە لەگەڵ پارادیگمەکەی ئۆجەلان 100% ناکۆکە هیچی لەگەڵ هیچ لەگەڵ یەکتری ناگونجێ بە هیچ شێوەیەک ئەتۆ ناتوانێت لەلایەک لایەنگری ئۆجەلان بوو لەلایەکی دیکەشەوە بە شێوەیەکی دیکە کە ناوێری بڵێ هەڵوەشانەوەی پەکە و چەکدانان قبول ناکەین بەڵامێک لە بۆ دەگریەوە یعنی بە بەڵامەکان کۆمەڵێک بیان و دێنیەوە ئەتۆ دژایەتی پارادیگمی ئۆجەلان دەکەی بابەتەکە بەو شێوەیە ئیتر من لە ڕوانگەی کوردە ناسیۆنالیستەکانەوە با تەماشای بابەتەکە بە هیچ شێوەیەک ناکەم چەندین جاریش باسم کردووە ئێمە لە کوردستاندا ناسیۆنالیزمی کوردیمان نییە کەسانی ناسیۆنالیستمان هەنا ویانیش کەسانێک کە ناسنامەی ناسیۆنالیستیان بە خۆیان داوە هەنا بێگومان بەڵام ئەمانە ئەم کەسانە کار بۆ ناسیۆنالیزم ناکەن کار بۆ سربەخۆیش ناکەن باڵکو گوتاری سربەخۆی گوتاری ناسیۆنالیزم بۆ بێبایەخکردن و ڕێگریکردن لە سیاسەتدا بەکاردێنن چونکە ئەمان دەزانن لە ئێراندا لە کوردستانی ئێراندا کۆمەلگای مەدەنی چەند بەهێزە و کۆمەلگای مەدەنی چۆن لە بواری زمان لە بواری کولتور لە بواری فەرهەنگ لە بواری موزیک لە بواری ئەخلاق لە بواری ژینگە لە بواری ژن چۆن پارادیگمی حیزبە کلاسیکیەکانی کردۆتە دوو تووری قڕاوی لە بۆ هەندێک ئیتر ڕێگای لێ دەگرن و کاتێک ژنێک لە ورمیە خۆی کاندید دەکا و دەنگ دەهێنێ بەجاش لە قەڵەمی دەدەن ئەمە لە تورکیاشدا وایە لە ناو پەکەکەشدا وایە لە ناو یەکێتی و پارتیشدا وایە ئیتر یعنی گوتارێکمان نییە گوتارێکی ناسیۆنالیستیمان نییە پرۆژەیەکی ناسیۆنالیستیمان نییە و ئەگەر ئەم پرۆژەیە هەبێ پرۆژەکە بەتەنیا خۆکوشتن و ئیندیحارکردن و سوکردنی گەلی کوردە وەکو ئەوەی لە ڕێفراندۆمدا بینیوە کەواتە لێرەدا ئێمە ناتوانین پشت بۆ ببەستین کورد ناتوانێت چاوەڕێی ئەمە بکە وەڵا کەینێ کەسێک دەیەکتر چەکماغی دەوڵەتی لە بۆ هەڵ بکە و کورد بباتە ماڵوێرانی و ئیندیحار و جینۆساید لەو سەردەمەدا ئیتر تەماشا دەکەین لە تورکیادا پێویست بە ئارامی و سەبر و سیاسەتکردن هەیە و لەوێدا گۆڕانکاری زۆر گەورە دروست دەبن ئەو دەوڵەتەی کە مەترسیە لەسەر کێشەی کورد نەک بە تەنیا لە تورکیا لە هەموو جیهاندا مەترسیە تەنانەت لەسەرکردنەوەی پەرتوخانەیەکی کوردی لە ژاپۆنیاشدا ئەو دەوڵەتە لە ڕێگای ئەو پرۆسەیەدا دەگۆدرێ ئەوەی دەوڵەت باخچەلی باسی دەکە ئەمەیە و ئەمە پەیوەندی بە نیاز چاکی و باشی دەوڵەت باخچەلیەوە نییە ئەڵێن ئەگەر تورکیا ئەمەنەکە کۆماری تورکیا هەڵنەوەشێنێتەوە سەر لە نوێ داینەمەزرێنێتەوە دەوڵەتی تورکیا لە سەدەی ئایندەدا هیچ ڕۆڵێکی لە ناوچەکەدا نامێنێت دەبێتە سوودان لە دیپلۆماسیەتدا لە هیچ بوارێکەوەدا ئەمە زۆر گرنگە وەڵا ئەمڕۆکەوا دەکات سبەینێ فێڵمان لێ دەکات سبەینی خیانەتمان لێ دەکات نەخێر شتێکی وان نییە ئەمە پەیوەندی بە تۆ هەیە
ئەتۆ چەند ئەتوانی لەناو ئەو دەوڵەتەدا جێگای خۆت بکەوە. یعنی تەماشاکە دوای پرۆسەی ئاشتی تەماشا دەکەی ئیتر دەوڵەت بەخۆی لەناوە خۆیدا تووشی کێشە بووە، لەلایەکدا جەهەپە و ئۆپۆزیسیۆنی دیکەی نیمچە ئەڵمانی حتا نیمچە ئیسلامی و ناسیۆنالیستەکان لەگەڵ یەکترن، لەلایەکی کەش مەهەپە و ئاک پارتی تەماشاکە بە ملیۆنان خەڵک کۆ دەبێتەوە لە بەرامبەر یەکتریدا. لە هەمان کاتدا وەکو باسمان کرد لە زاری منتەزەر تورکۆنەکە کەسێکی نزیک مەهەپەیە لە ناو مەهەپە و ئاک پارتیشدا ئەگەری کرانەوەی دەمی مەقەسەکە زۆر زۆر زیادەوە. ئەمە ئیندیحارێکە لە بۆ پەیمانی کۆمار ئیتر ئەمە زۆر زۆر گرنگە لەو ڕوانگەیەوە ئیتر مرۆڤ ناتوانێت تەماشای بابەتەکە بکە. بێگومان ئەم بابەتە پێویستی بە هەندێک فراوانکردن هەیە، ینی بەشداری پێکردن هەیە. بەشداری پێکردنی کۆمەڵایەتی لێرەدا دەبێ هەندێک زیاتر بێ و ئەمە ئەگەر بێت و زیاتر بێ ئیتر کێشەکە ئاسان تر دەکە. هەروەکو باسم کرد کۆمەڵێک چەقبەستویش ڕەنگ بێ هەبن، یاین تەماشا دەکەین چەقبەستویەکان پەیوەندیان بۆەوە هەیە کە هەتاوەکو ئێستا پەکەکە کۆنگرەی ساز نەکردو، کەی نێسازی دەکە کەی نێسازی ناکە نازانین، ویانیش لە زاری لێدوانی دوایی جەمیل بایەغدا باس لەوە دەکا هەتاوەکو ئۆجەلان ئازاد نەکری ئێمە کۆنگرەن نابەستین. بەڵام ئۆجەلان وا ناڵێ، ئۆجەلان ئەڵێ کارتان بە من نەبێ، ئێوە کۆنگرەی خۆتان ساز بکەن، ویانیش ئەڵێن دەبێ ئیلا بە ڤیدیۆ بەشداری تێدا بکە. بەڵام ئۆجەلان هەتاوەکو ئێستا شتێکی وە باس ئەوانە بە وردەکاری دەزانێ، ئەڵێ کۆنگرەی خۆتان سازکەن، بە خۆتان ئاسایشی خۆتان بەرقەرار بکەن و ئەو کۆنگرانش دەکرێت، یعنی کۆنگرەی ڕێکخراوێک مەرج نییە هەموو ئەندامانی ڕێکخراوەکە و ئەندامانی باڵا بەشداری کۆنگرە بکەن. زۆر جار کۆنگرەی ڕێکخراوێکی چەکداری ئەکرێ پارچە پارچە بکرێ، هەر گروپەک لە شوێنی خۆی کۆبوونەوەیەک دەکا. ئەو کۆبوونەوانە لە ڕۆژی ئەمڕۆماندا ئەکرێ ئۆنلاین ببن، ڤیدیۆ ببن. بۆ نمونە کۆنگرەکانی پێشووی پەکەکە وەفدەکانی ئەوروپا خۆ هەمویان نەدەچوونە کوردستان، هەندێک جار هیچیان نەدەچوون، هەندێک جار سێ چوارێکیان دەچوون، بەڵام ئەوانی دیکە کۆنفرانسی خۆیان دەکرد و لە ڕێگای تەلەفۆنەوە تەلەفۆنێکیاندا دەناو تەلەفۆنە کراوە بوو بە شاخەوە بەسترا بووە بەشداریان تێن دەکرد. ئەمڕۆکە ئەتوانی بە ڤیدیۆ بیکەی، یعنی ئەمەش بەهانەیەکی زۆر زۆر گەورە نیە. من پێم وایە قۆناغەکە هەتاوەکو ئێستا بەباشی بەڕێوە دەچێ بربەستێکی زۆر زۆر گەورە لەلایەن هەردوو لاوە نابین. زۆرم درێژ کردەوە، تکایە هەوڵ بدەن بەردەوام بن لە لایکردن، هیوادارم بەدڵتان بوو بێ و سوودی پێگەیان دەبن بۆ ڕوونکردنەوەی بابەتەکە. تا بەرنامەی ئایندە کاتێکی خۆشتان بۆ خوازم. سڵاو و ڕێز بۆ هەمووتان.